یارسانەکان هەرچەند خۆیان ئەوە بە ئاشکرا ناڵیمە خاوەنی مەسەن باوەڕی چەند ئیزەدین هەتا باسی ئەویان کردو کەمانە ژنەکان تێکەڵی ژنەکانیان تێکەڵەکەن و اینجا پیاوەکان بە یەکەوە لەگەڵ چەندا ژنی یەکە ئەخەون و نازانم زۆر شتی دیکەی سەیر و سەمەریان بۆ ئەم خەڵکە بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی ناویان خراپ بکەن ئەم خەڵکە. لە سەرانسەری کوردستانê gelek bîr û bawer hene hinek ji wan gelekî kevnin hinek jî kêmtir kevnin. Hîro li kitêbxaneya Kurdî li Stockholm em hewl bidin hinek zanyarî di derbarê ayîna yarsan yan jî kakayî jê re tê gotin wergirin. Kengî peyda bû, çawa peyda bû, prînsîpê wê bingehî çi ne, herwiha em hewl bidin bizanin di roja îro de rewşa Kurdên yarsan çi li Iraqê û çi jî li Îranê di çi qonaxê de ye. Erkên Kurdan beramber kêmnete û kêm ayînê din çi ne û erkê Kurdan beramber Kurdê yarsan çi ne. Berga xwedirengî Kurd ve xilatiş Kurd û Kurdistan dawe beratiş. Basî Kurd û Kurdistan bel 750 sala. Ew muhim e yani ew min Hüseyin Xelîfe şarezayê ayîna yarsan e ji Norwêcê hatibû ku behsa dîrok û prînsîpên ayîna yarsan bike û diyar bike ku ev ayîneke Kurd û Kurdistanî ye. بەپێی زۆر سەرچاوە ئایینی یەزدانی لە کوردستان سێ شاخەی هەیە عەلەوی، ئێزیدی و یارسان. هەروەها بە یارسانەکان دەڵێن ئەهلی حەق، لە باشووری کوردستانیش پێیان دەڵێن کاکەیی. ئاماری دروست لەسەر ژمارەی یارسانەکان نییە، بەڵام پێشبینیەوە دەکرێت کە نزیکەی 3 تا 4 ملیۆن بن. زۆربەیان لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان دەژین، بەڵام لە پاکستان و هند و هەندێک وڵاتی دیکەش دەژین. کەرکووک وەک پایتەختی یارسانەکان لە باشووری کوردستان و کرماشانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بەحساب دێت. یاری بخوا dibêjin ku ayîna yarsan vedigere destpêka peydabûna mirovahiyê. Lê di sed sala nihan de Behlûlê Dana û piştî wî Baba Nawûs, Baba Xoşîn, Baba Tahir ku piştî mirinê ji nû ve peyda bûye û bûye Baba Yadgar û dayîka Siltan Daya Remîzbar ji heftenên ayîna yarî ne. Zuhurî ayîn yarî beşekirê be du qonaxewe. Yekî ber ew ew ayîne wekû ayînek êlamê mewcûyet bika dest bikat be yargîrî qanûnmend we bê organîsre bikirê. Serdemê giş merbût be katêke ke ziyatir wekû ew nasname durust bikin, hûyetparêzî bikin, ew xelq han bidin, ebê wew cure beşekirê. تماشاکەین لە سەردەمی بە لە سەردەمی هەڵداینی ئالی کە هەڵە گردێتەوە بۆ تقریبا 700 ساڵ 750 ساڵ بەلەوە شخصیەتێک هەن کە بەناوبانگترینیان وەکو شاخۆشینی لڕستانیە، دوای بابە سەرهەنگی دەودانە، بابە ناووسی جافە یا سەرگەتیە، بابە جەلیلە، ئەوانە کەسانی کەسایەتێکی یارسانیان کە هەر لە 1000 ساڵ بەلەمە هەتاوکو تقریبا 300 ساڵ بەر لە سەرهەڵدانی ئایین یاری بە تەوری ئەلەنی بەسڕ چالاک بوونە ئیمە وەکو ئیزەدانی یارسان تماشاگیر. نوژنکەر و یاسادارê ayîna yarsan Sultan Sahakê Berzencî kurê Şeîs kurê Baba Elî Hemedanî ye ku di sed sala sêzdan de jiyaye. Zuhûrî Alenî ayînî yarî hela gerdewe bo 1276 ta ama jiyanî Sultan Saqî Berzenciyeke bedahînerî ayînî yarî marifî dekin ki li jiyanî li 1276 ta 1396 bû. Ji navçeya Hewraman bo seranserî Kurdistanê ev ayîn belav dibe. Yek seferê ye besla seferî yerîtenî yani sê kesin li Hewramanî layîme we berê dikewin bo Berzenca lewre eşne malê Şêxîsî pîşnihad pe Şêxîsîyekin ki jinî bênê Şêxîsî jinê heye minalê heye minaleganê gewran bi qewlê wan dikat ewana mesaliya ayîniyê tir bawerkirdin jî şaya kemê sext bê belan wa li nav ayîneke basî dekirê. Şêxîsî jin dênê li ew jina mindalek debe ew mindala
ئەو سێ کەسە کە ئەچم بۆ ماڵی شێخیسی بە ناوی پیر بنیامین شاهووی داودی دەودانی و پیرنووسی دمشقی ئەو سێ کەسنا بە هەرحاڵ ئەو منداڵە متەولد دەبێت لە ژێری بەسڵا تعلیماتی ئەوانە گەورە دەبێ و ئەو کەسەسە وردەوردە ئەبێ بەسڵا بە ڕەهبەری ئاینی یاری و ڕسمن ئێلامی موجێتی پێ دەکات ئەو سەفەرە زۆر مهمە کە ئێمە بزانین ئەو ئاینە دقیقەن چۆن سەری هەڵداوە تەوەلیدی سوڵتان ساغا دوای ئەوەیگە سوڵتان ساغ لە بەرزەنجە گەورە بێ وردەوردە ئیتر نسبەت بە ئاینی باوگو باپیری خۆی کەمێک فاصلەگرێ و باسی ئاینی یاری دەکەن ئیتر خەڵق لیان باقینەوە دەکەوێت تەنانەت خانەوادەی خۆیان بنەماڵی خۆیان باقینەوە دەگەین مەجبور ئەبن لە بەرزەنجە هەڵبێن بۆ هەورامانی ئەمدی بۆ شێخان کە لەوردا لە ناو مەڕێک دووچاری حادسە دەبن ئەوە دوشمن کە لە دەفتەرەکانی مە بە ناوی قومی چیچەک ناویان دەبن محاسرەیان دەکەن بە سێ ڕۆژ بە هەر بە حاڵەتی مەوجزە لە ئەو شەڕە ئەمە ناجیە بن ئیستا یارسانەکان بە یادی ئەو سێ ڕۆژە سێ ڕۆژ لە ساڵە ڕۆژە دەگرن یارسانەکان چەند جێژنیان هەیە کە هەر ساڵە بەڕێوەی دەبن جێژنی نەورۆزی کوردی جێژنی ڕۆژی یارسان جێژنی خاوەنکار و جێژنی یارانی قوڵتاسی گرنگترین جێژنی یارسانەکان جێژنی خاوەنکارەکە دوای سێ ڕۆژ ڕۆژوگرتن لە 12ی چلە گەورەی زستان تا 14ی چلە گەورە و لە 15ی چلە گەورە بە ناوی ڕۆژی پاشایی یان ڕۆژی سوڵتان سەحاک لە جەمخانە کۆ دەبنەوە و ئەم جێژنە بەڕێوە دەبن یارسانەکان باوەڕیان بەخوا هەیە بەڵام ئەو خوایە لە فۆرمی مرۆڤدا دێتە سەر عەرز ڕاستبوون پاکبوون نیستی و ڕەدا ئەو شتانن لە ئاینی یاریدا پرەنسیبی سەرەکی کاتێک کە مرۆڤ دەمرێت ڕۆحی لە جێگایەکی دیکە دەردەچێت وەک مرۆڤ یان ئاژەڵ یان شتی دیکە مرۆڤی یاری هیواخوازەکە جارێکی دیکە پاش مردنی وەک یاری لە دایک ببێتەوە کە بەو پرەنسیبەش دەڵێن دۆنادون دوونایدون زۆر مهمە لە یارسانەکان دوونایدون بەو مانیەسە کە ذاتی خوداگان ذاتی زادارەکان هەر لە ئەزەڵەوە هەتاکو ئەبەدی دنیا دەگۆزێتەوە ئەوە یەکی دوو ڕوحی ئینسانەکان لەبەی ناچێ لە کاڵبودێک لە جسمێک ئەچێ بۆ جسمی تر من دوای مردنی من کاڵبودی من ڕوحی من ئەچێ بە چ کاڵبودێکەوە بەستەگی بە ڕەفتاری من هەیە ئەگەر ئەمەڵی باش بکەم ڕوحی من ئەچیدە جسمیگەوە کە مەقامی ذاتی هەیە ئەبم بە مەحرەمی دەرگا یعنی هەچی باشترە بم پلەی ڕۆحیم ئەچی دەبانتر مەقامی ذاتی ئەچی دەبانتر ئەوە ئەچی دەبان هەتاکو لە تاقی ئەڵقەی ئیزەدانە ئەبم بە یەکی ئەتوانم هامیتە ئەوە من ئەبێ بە ئینسانی خودایی یعنی ئینسان شایستگیەوە بەکردەوەی باش لە تەک ذاتی ئیزەدانە ذاتی ببێ بە یەکی ئەمە مەعادی ئیمەیە ئەمە بەهەشتی ئیمەیە بڕێک وازان ئەڵێن حرەکەتی ذات بەس سعودیە یعنی بەس بەروبان دەچێت ئەوە قەڵەتە دەهان نمونەمان هەیە ئینسانی خاون ذات ذاتەکەی لێ سەدراوەسەوە و چۆسە پلێ خوارەوە لە خراپترین حاڵەتە ڕوحی ئینسان لایەقی ئەوە نییە لە جسمی بەشەرە بێ ئەبێ بە جسمی حیوان و جەمادات و تشتری تر گاوەک و ژمالبەتێکە یاری را زارۆکێک پەیدا دەبێ وی دکنە یاری و بە پرۆسەی ڕەدەیە دەگوتن بە دەستبردن gelek defterên pîroz yên yariyan hene û ya herî pîroz serencam e ku ji 6 beşan pêk dêt. Bi zarafeya guranî hatiye nivîsandin, komeleyek sirûd û helbestin û li gel mûzîkê dihête strandin. ئەو حیوانەی کە یارسانەکان بۆ خێر سەری دەبڕن کەڵەشێرە. کەڵەشێرەکە ڕوو بە سوڵتان سەحاک سەر دەبڕن و لە دوای سەربڕین و پاککردن و کوڵاندنی چەند کەس لە کاتی ڕاز و نیاز و دوعا خوێندن گۆشتەکەی لە ئێسکەکانی جیا دەکەنەوە.
نواڵە کە برنج و گۆشتە لەگەڵ نانی تیری لەگەڵ ئاوی گۆشتەکە کە شۆرباوی پێدەڵێن بەشبەشی دەکەن. وەک هەڤیە دناوبەرە ژن و مێراندا خاڵەکە دنا سەرەکەیە دە ئۆڵە یاریدا. مێرە یاری دکارە هەنێ ژنەکێ بهینە ئەگەر سەدەمێن زۆر گرنگ بۆ ژنەکە دووەم نەبە. Di mîrasê de jî dîsa para mêr û jinan wek heve. Bi berevacûyî olên İbrahîmî û zerdeştiyê baweriya yarsan bi zat û sefer heye. Aynı yarî wekû dînî zertoşt ya dînelî İbrahîmî niye ke mesela baweriyan be xeyr û şer bê. Eka siruştî insan ya xêr ya şer siruştî insan ya şeytan ya mesela rehman ya mesela ahûramezas ya ehrîmen ew bawer niye. Ya segan baweriyan be دو عنصری تەواوکەری یەکان وەکو زات و سفەت ناویە بن زات وەکو چی مثلا تو بینی مثلا ئەم چراخە نوری هەیە نورەگە زاتە چراخەگە سەفەتە هەتاکو چراخەکە نەبێ نورەگە نییە یعنی ئەو دوو جەمە کاملکەرەوەی یەکان بوونە و پیەکەوە کارکردنە هیچ کامیان بێوەگە نەیتوانێت هیچ کاری بکات کەڵامی ئاینیمان هەیە لەو سەردەما هەفتم دو هەفتەن شلم دو چلن تانپو جیار شای برزملن تانپو کوی قالیت ای بافین علی وانه وکو تانپوی قالین لکراسه اچل به یکوا اگر اوی درکیشی او گش روخی یعنی هیچ کامان بیا وگه معنی پیدا نکا د آینا یاری دا پیر دلیل باو اومی هنه پیر پیران سلطان سحاکه پیر بنیامین ذاتی خدایه یزدی خوره داود پیر موسی پیر مصطفى شاه ابراهیم و بابا یادگار و خاتون رزبار جه هفتنن پیر معنیه دلیل معنیه داود و او کسری گبون بس جینیشنی داود پیان دین دلیل یعنی کسی رنوینی کرا ابي او رنوینی منال یارسانی بکا که بوبی به یارسانی باشه اعتی بگالی یارسانو لیاری اویش قصه سلطان ساقه که چون داودی معرفیه که علی قلامان داود دلیلش وانم آرو یار داود من داودم بدلیلی قبول کردو دامنیا وکو دلیل ذاتش واجبه صلاش بو ساهو روش رهبری و او میاو یعنی ابي الرهبر ابي اطاعتي كين و او كسجه كاتواني الرهبري جمكات و ايسيش ابينين او كسانه كبكاكي ناسراون يا بخادم لناوبن وقت لجم بيروزغانه او عن رهبريه كان يعني كورديناتورين يعني اوان دسولدن چون دابنيشن کی دابنیشه کی دادنیشه رهبری مراسم عینیگان به دستی کسانی که جیگری داود بونو حتی ایستی شهنه دوایه و پیر مسلمانه که ایزتی آوا ایزدی ورزی پایده چون او چوار ایزدانه هم ایزدی مثلا خاک و باد و آواگرن هم ایزدی چوار ورزگانن پیر بنیامین ایزدی پاییزا ایزدی آوا و ایزدی خاون قلم و توماره یعنی چی کرداری انسانگان به لتوماری ذاتی پیر موسی دنوسه ولا روجی بسا قیامت که اوی باسه گین قیامت لا یارسانگان چونه او که خاونی دفتر توماره دواره سلطان ساق افرمولا موردی او یاره قلامان موسی قلم هن و دست رکنی پور میسی رکن دینی نوا وای ناویه با قلامان موسی قلم هن و دست رکنی پیر موسی گردی کرداران آیش منوسی توابی کردارگان او دینوسی کردی کرداران آیش منوسی خاران و خاری دوستان و دوستی خار بخار دنوسی یعنی وانگه دجایتی کن خراب دنوسی دوستیش به دوست دنوسی چوار گۆڕ لە پاڵ گۆڕی سوڵتاندان کە پێیان دەڵێن گۆڕەکانی چوار یاری سوڵتان کە لە سەرنجام نامەوە بە چوار فریشتە ناویان هاتووەکە ناوەکانیان بریتین لە حەزرەتی مستەفا داوان حەزرەتی داود بەگی کەوسوار حەزرەتی محەممەدی گەورە سوار و خاتون ڕەمزبار ئەو کەسانەی دەچنە زیارەتی سوڵتان زیارەتی ئەوانیش دەکەن و بە حەزرەت ناویان دەبن دیارسان ده 13 خاندان هنه و هر یاریک دوید سر به یکی جوان به. ایسا خاندانگانی یارسان بش کراون بر سر 13 خاندانه شاه ابراهیمی زاورون و یاغر بخمور شاه ابراهیمی یاغاری آلی قلندری میری مصطفایی خاموشی بلوفایی سید درویشی آتشبگی زلنوری
بابا هەیدەری پیرداودی شایاسی ئەمانە خاندانەکانێکی ئیسە یارسانەکان ڕێبەرایەتی دەکەن بەڵام هەمویان شای خاونکار شایانە خوایانە پیر بنیامین پیری شەرتیانە و داودی کەوسوات دەلیلیانە یەکاڵا بەدەستیانوە دوایی کاتی سوتان ساڵ پیر بنیامین ئاڵای دروست کرد بەناو ئاڵای بنیامین معروفە بە ڕەنگی هەسینە و سیمینە یادوارەی درەفشی کاویانی کاوەیە ئەنگەرە چ گومان نینە ku ayîna yarsan ayîneke Kurdana resene û kesên ji neteweyên din ku bûne yarî wan jî bi Kurdî ola xwe cêbicê kiriye. چ لەلایەن دەسەڵاتدارانەوە و چ لەلایەن Di beşê duwem de ji semînerê Seferê Ezîzî ji Danmark hatibû ku behsa rewşa siyasî ya yarsanan bike, reftara desthilatdaran bi wan re û her wiha reftara Kurdên Misilman bi birayên xwe yên yarî re di dirêjiya dîrokê de. Di nav Misilmanan de Kurdên yarsan dihatine binavkirin weke kafir, şeytanperest û gelek tiştên dûrî rastiyê li wan bar dikirin. من کتێبم هەیە کتێبی کە خەڵکی سۆرانیزمان نووسیوێتی هەتا باسی ئەوەیان کردو کامانە تێکەڵی ژنەکانیان تێکەڵەکەن و اینجا پیاوەکان بەیەکەوە لەگەڵ چەندا ژنی یەکە ئەخەون و نازانم زۆر شتی دیکەی سەیر و سەمەریان بۆ ئەم خەڵکە بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی ناویان خراپ بکەن ئەم خەڵکە بۆ ئەوەی خەڵکیان لە دژ هان بدەن ji bo ku xwe biparêzin Kurdên yarsan carna neçar xwe didane nasîn weke Misilman û prînsîpên xwe yên olî nehênî dihiştin. Egereke din ku hiştiye yarsan sirmego bimîne ew e ku Cumhuriya İslamî yarsan nepejrandiye weke kêmayîn. لە جمهوری ئیسلامیە لە بەندی ئەسڵی 12 و 13 و 14 کە باس لە ئەقەلیەتە ئاینیەکان دەکرێت یارسان وەکو ئەقەلیەتێکی ئاینی لە ناو لێنەنراوە. هەر ئەمەش بۆ خۆی ڕێگا بۆ جمهوری ئیسلامی خۆش کردووە کە ئەم ئاینە لە زۆر لە مافە ئینسانیەکان بێبەش بکە. بۆ نمونە لە کار نەبوونی ئیجازەی کار و خوێندن لە سەتی باڵایە نەبوونی ئیجازەی ڕێوڕەسمە ئاینیەکان بە ڕەسمی نەناسندنی ئەم ئاینە قسەم لێ کرد و هەر ئەمەش وتم ڕێگای خۆش کردووە کە تەوهین و تاقیر بەم ئەندامانی ئەم کۆمەلگایە بکرێت لە ڕاستیە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. Tenê piştî şoreşa İslamiya Îranê rêxistinên yarsan peyda bûn. Cimbişî Cameyî Ehlî Heq peyda bû lê gelek dirêj nekir. Damezrandina Federasyona Yarsan di sala 1997 de destpêka pêvajoya danasîna ayîna yarî bû. Sala 2006 Cimbişî Demokrasî Yarsan hate damezrandin û Sazmanî Demokrasî Yarsan dibe têkiliya Federasyona Yarsan û Cimbişî Demokrasî Yarsan. Li gor yarsan, pirrengiya civakê, hevjiyan, hevpejrandin, wekhevî û azadiya bîr û bawerê mafê her kesî ne. باوەڕبوون بە ئازادی نەک تەنها بۆ لایەنگرانی ئەماینە بەڵکو بۆ هەموو جیهان لە ڕاستیە
بناغەی ئەم ئاینە بووە بیرروکەی ئەم ئاینە بووە تۆ ئەگەر سەیری ئەم بۆ نمونە شا تەیموری بانیارانی دەرێ یاران مەر ئەوسا تەیمور دڵشاد بوو ئازادی مەخلوق دادڕەس داد بوو یعنی ئازادی هەموو ئینسانەکان و باوەڕ و مەرامی ئەم ئاینە بووە خەڵکی یارسان بووە چون تەنها ئازادی بۆ خەڵکی یارسانی ناوێ بۆ کوردستانی ناوێ بەڵکو ئازادی بۆ هەموو مەخلوقی دنیای دەوێت بۆ هەموو خەڵقی دەوێت چون تەنها لە ئازادی هەموو خەڵکە یارسانیەکانیش دەتوانن ئینسانگەلێکی ئازاد بن گەلو ئاین و دەموکراسی دژبەرن یانجی دکارن بهەورە بژین سەفەری عزیزی دەبێژە تەوی و ئاین قانونەکە ئیلاهیە و دەموکراسی قانونên مرۆڤاهیەنە لێ دیسا جی چارەسەریین هەفژیانە هەنە کورد بێوێ بۆ خۆی لە ڕاستیدا بە دموکراسیەکی واقعی بکە دەبێت ئاشتەواییەک لە مابینی چەمکی ئازادی و بەرابەری و ئینسانیە و بۆ هێن دروستکە لەگەڵ ئاینە هەر وەک چۆن لە زمانی لە 200 ساڵ لەمە پێش لە زمانی ڕەنسانسەوە بەرەو ئەم لە وڵاتانی ئەوروپایی هەوڵدرا بێ ئەوەی بچنە شەڕەوە لەگەڵ ئاینە بەڵکو سازانێکیان لە بینی مەسیحیەت و چەمکی دموکراسی و ئازادیە دروست کرد ئێستا ئێمە هەمومان لە وڵاتانی ئەوروپایی دەژین و دەزانین مەسیحیەت بۆ خۆی حزبی مەسیحی زۆرن بەڵام لە قانونێکی ئەساسی کە هەیە ئەم حزبە مەسیحیەت دەرناچێت بەڵکو ئەو قانونە ئینسانیەی کە دروست کراوە و قانونە سروشتەی کە هەیە دەبێت لەسەر مەبنای ئەم قانونیە سروشتە ئەم حزبە بچێتە پێشەوە د ئاینا یاریدا کەسێک نکانە بسەری خۆ بریارێ بدە و ڕاوێژ و پێکهاتن زۆر گرینگن هەموو شتەکانە هەر خودی سوڵتان و پیربنیامین و داود و هەمویان پێ لەسەر ئەوەدا دەگرن کە هەموو شت دەبێت بە جەم بڕیاری لەسەر بدرێ نابێت تاک بڕیار بدا خودی سوڵتان ساهاکیش بۆ خۆی نەیتوانیوە بە تاک بڕیار بدا بەڵکو دەبێت شتەکان بە جەم بڕیار بدا و لە دموکراسیشە هەمومان چاک دەزانین کە جەمە بڕیار دەدا خەڵکە بڕیار دەدا و دەبێت ئەکسەریەت بڕیار بدا هەندێک سرودەش هەیە کە باز لەوە دەکا خودی سوڵتان ساها گەڵێ 21 میر قەوڵە 72 پیر هەرگز نەگیران جەم وە بێتەدبیر گفتەنیم ئیدەن نە ئەزەڵ ئەقدام غافڵ نەنیشان بێتەدبیر وە جەم ئەڵبەت لێرە دەڵێ لە جەم بوون لە نێو خودی جەمەکەیە دەبێت تۆ ئەفکارت کە دەیتە نێو جەمەکەەوە دەبێت بە ئەفکارێکی هەم کراوەوە بێتە نێو جەمەکە هەم دەبێت بیرروکەت هەبێ بۆ ئەوەی چ دەبێ بکرێت حقیقەتا مطلق نەلبا تو کەسیە یان تو ئالیە و لەگۆر ئاینا یاری هەر کەسێکی بەشێک ji حقیقەتێ هەیە تاقوە کەسیوان ئەرکانەش بوو ڕاست کەس حەقدار نییە کێ توانی ئارگومنتی باشتر بێنێتەوە کێ توانی لە ڕاستیە نیشان بدا کە شایستەیە ئەمەش ئەم کەسەیە دەبێت شایستەی بەڕێوەبردننی کارەکان بێ باندۆرە فەلسفەیە یونانی و بتایبەت یا سۆکراتۆس لەسەر ئاینا یاری دیارە بتایبەت دووارێ شێوەیە برێڤەبرنا جڤاکێدا دەتوانرێ ئەمەش هەروە بیری لێ بکرێتەوە کە ئینسانەکان بەسەر وەکو لاشە سیر دەکرێت ئەڵێن سەر ئەو کەسانەیە کە ئاشناییان هەیە لە فەلسەفە و لە زانایی و ئەوانە و بەدەنیش ئەو کەسانن کە فەرمانبەر و ئەوانن قاچیش ئەو کەسانن کە کۆمەلگا بەڕێوە دەبن کە کۆمەلگا چوزانم ئەوانەی کە زیاتر کرێکارن بە معنای کۆمونیستی یا بە معنای سوسیالیستی ئەمڕۆژی ئەوانەی کە کرێکارن لێرە بابەخۆشی نەڵێ فەقی بیا و ما ئەسهەم مایم قەپان باوەریم مەردان بزاییم هەر کدام وەزینترە ئەو ڕاهنماییم ئەڵێ هەر کە لێرە دەڵێ دەبێت بە وەزن دەبێت ئەو خەڵکە وەزن بکرێت کێ جێگایەکی شتێکی پێەیە دەبێت لە جێگای خۆیان دابنێ هەرکە دەبێت لە جێگای خۆیان بە شێوەیەک لە شێوەکان دابنێت د ئاینا یارساندا سمبێل سیمبۆلێکە گرینگە و gelek caran taşîna simbêlê yariyan weke formeke çewsandinê hatiye bikaranîn gelek kesan agir berdane bedena xwe weke protest dijî simbêltaşînê bi zorê lê yarsan ew solîdarîtêt têgihiştin û piştgiriya pêwîst ji Kurdên din û ji hêzên siyasî negirtine بۆچی کوردەکان بەو شکڵە تەنها لە چوارچێوەی ڕاگەیاندراوە هێشتانەوە بۆ نمونە حزبی دموکرات و کۆمەڵە و هەموو حزبەکان هەتا بە پەجاک و بە پێکاکە و بە هەموویانەوە بۆچی ئەم کارە نەکرا بۆچی شتێکی وا ئاکسیونێکی وا بە قەوەت بەڕێنەخرا چون ئەم خەڵکە لە نێوخۆی وڵاتە بەڕاستی بۆ خۆیان
دەستیان کرد بە مەزاهرە و چ لە تەهرانە چ لە کرماشانە و لە هەندێ جێگایە بەڵام شەقامی کوردی لە دەرەوەی وڵات بۆچی هیچی نەکرد بۆ ئەم مەسەڵەیە دەکرێت هەندێ دلیل هەبن یەکدانە لە دلیلەکانی لاوازی خەباتی کوردی لەم ناوچەیە بە درێژایی مێژووی خەباتی کوردی ئەم ناوچەیە هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان دابڕابووە لە مبارزەکەیە بە شێوەیەک لە شێوەکان هەمیشە هیچ پلان و پرۆگرامێکی بەو شکڵە بۆ ئەم منتەقەیە نەبووە هەمیشە مبارزەی کوردی سورانیزم کراوەتەوە هیوادارم ئەمە بە هەڵە دیسان تێ نەگەن ئەم خەباتە لە چوارچێوەی جوغرافیایەکی تەسکراوی سورانیزمانەوە خلاصە کراوەتەوە بەقی لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان لەبەر چاو نەگیراوە بەگشتی سمینارێکی باش بوو کاک حوسێن خەلیفە کە شارەزای بواری ئاینی و مێتافیزیکی ئاینی یارسان بوو بە دوور و درێژ لەسەر تایبەتمەندیەکان و وردەکاریەکانی ئاینی یارسان باسی کرد و کاک سەفەری عەزیزی زۆرتر لەسەر وەزعی ئێستای یا ئاینی یارسان وەکو بزوتنەوەیەکی سیاسی ڕاوەستەی کرد کەویش بە باوەڕی من زۆر باش بوو پەیامی خۆی گەیاند ئەوەی کە بۆ من سرنجڕاکێش بوو ئەوەی بوو کە بە ناساندنی ئاینی یاریە یارسان بە شێوەیەکی ئاوا دوور و درێژ و کە هەم لایەنی مێژویی هەبوو هەم لایەنی کولتوری و ئاینی کۆمەڵایەتی بوو ئەمن تا ئێستا شەخسەن بوو خۆمە شتانم نەزانی بوو هاوکات ئەوە بوو دەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە وەکو کورد بە گشتی سرنجمان پسێتە سەر ئەوەی کە ئێمە بۆ خۆشمان زوڵم و ناحەقیمان لە خۆمان کردووە یعنی ئەو لایەنە کەمینانەیە کەم ئاینیا کەم نەتەوانەیە کەم کولتورانەیە زمانە و کولتور و ئاینە جۆرە تایبەتەکانی کە دەنێو کۆمەلگای کوردیدا هەبوون ئێمە وەکو کورد بەهۆی ئەوەی کە گرێدایی ئاینێکی گەورەتر بووین وەکو ئیسلام یا بڵین زاراوە یا زمانێکی دیکەمان هەبوو بڵین وەک سۆرانی و کرمانجی زۆر ئاگامان لە تایبەتمەندیەکانی دیکەی کولتوری یا ئاینی یا زمانی خۆمان نەبووە ئەو برادرانە لەو پەیوەندێشدا گلەیان هەبووە و هاوکات داواکاری ئەو بوون کە کورد زۆرتر بایغ بدا بە کەمینەکانی خۆی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوڕۆ یەکەم حکوومەتی ڕسمی کوردە و ئیمکانی سیاسی و ئابووری هەیە چاوێکی لەو کەمینە کوردیانە ببێت. دور برا ما حقا حسین چنیشا